بەڕێزان بەردەوامین دەرەنجامەکانی هەڵبژاردن چیمان پێ دەڵێن بە تایبەت دەرەنجامەکان بۆ گروپە شیعیەکان بۆ گروپە سونیەکان و سوپەر چاوڕوونیەکمان پێ دەدەن لەسەر پێگەێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقی گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاکفەری دڵشاد توێژەری سیاسی کاکفەری سڵاو لێبێ بەخێرات سەر دەرەنجامەکانی هەڵبژاردن بۆ گروپە شیعیەکان بە تایبەت چۆن بوو؟ مەڵە سپاس بۆ سپاس بۆ بەرنامەکەتان ئەوەی کە ئێستا دیارە پرۆسی پێگەێنانی حکوومەت لە چوار خاڵا خۆی بینێتەوە یەکەم هەڵبژاردنە وردە پرۆسەکە تەواو بووە دواتر پرۆسی هەڵبژاردنی دەستی سەرۆکاتی پەرلەمانە دواترێتەوە بۆی کە هەڵبژاردنی سەرۆکی کۆمارە و دواتر پرۆسی پێگەێنانی حکوومەتە ئەوەی کە سەبارەت بە پرۆسی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق بڵین وردە تانەکان وایەک لای یەکرێنەوە ئەم هەفتەی هەڵبژاردن ئەم هەفتەیە تانەکان ڕاگەیەندرێ دوای ڕاگەیاندنەکان لایەنە سیاسەکان لە ماوەی 3 ڕۆژە بۆیان هەیە لە ئەنجومەنی دادوەری ئەگەر سکاڵەیەکەنەوە بیکەن دواتر لە ماوەی 7 ڕۆژە ئەبێت کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان جوابی ئەنجومەنی دادوەری باتەوە دواتر دەستی دادوەری کۆمیسیۆن بڕیاری کۆتاییەدا لەسەر 329 پەرلەمانتارەکەەوەی نێرێ بۆ دادگای فیدراڵی بڕیاری کۆتایی لە ماوەی 30 ڕۆژەدا و 329 پەرلەمان دەست بەکارەبن قۆناغی دومێتەوە سەر ناو پەرلەمانی عێراق لە پەرلەمانی عێراقا سەرۆک کۆمار کە ئێستا بەڕێز دکتۆر لەتیف ڕەشیدە لە ماوەی 15 ڕۆژەدا بە پەرلەمانی عێراق کە پێویستەکە کۆبوونەوە بکەن و یەکەم کۆبوونەوە ئەنجام بدرێت پێویستە بە تەمەنترین سەرۆکی پەرلەمان بێت دانیشتنەکە بەڕێوەبەرێت و پەرلەمانتارەکان سوێندی یاسایی بخۆن ئەمە لە ماوەی 15 ڕۆژە تەواان بەپێی دەستور وایە بەپێی مادەی 56 دەستور دوای سوێندی یاساییان خۆ دەستی سەرۆکاتی پەرلەمان هەڵەبژێرێت عادەتەن لە عێراقا بۆ بە حروف سەرۆکاتی پەرلەمان لای سوننەکانە دوو جێگریەکان بۆ کورد و جێگریەکان بۆ سوننەکانە ئەگەر ئێستا بۆ بە عروف زیاتر دانیشتنیەکەم بەکراوی هەڵێنەوە گەنایانتوانی سەرۆکاتی پەرلەمان هەڵبژێرن دواترێتە سەر لایانی سەرۆک کۆمار دواتر کە دەستی سەرۆکاتی هەڵبژێرێ دەستی سەرۆکایەتی پەرلەمان لە ماوەی 30 ڕۆژە پێویستە سەرۆک کۆمار هەڵبژێردرێ جا سەرۆک کۆمار بە پێی و عورفەی هەیە لە لایانی کوردە لە ناو کورد شەلایەکەتی نیشتیمانی کوردستانە سەرۆک کۆمار پێویستی بەوەیە لە قۆناغی یەکەم ئەو کاندیدانی کە خۆیان کاندید کردەوە پۆستی سەرۆک کۆمار پێویستەکە دەنگی 3-1 بەدەستبێنن واتە لە 329 پەرلەمانتار 220 پەرلەمانتار دەنگی پێ بدات ئەگەر ئەو کاندیدانەی هەیە هەر کارێکێک لە کاندیدەکان 220 دەنگیەنە ئەوتوانێت بە سەرۆک کۆمار ئەگەر دەنگی نێنە دواتر نو کاندیداشنە خولی دووەم پێویستان بە 50 زایدیەکە چۆن سەرۆکاتی پەرلەمان پێویستی بە 50 زایدیەکەواتە زۆرینەی دەنگان سەرۆک کۆماریش لە قۆناغی دووەمە هەمان شێوە ئەگەر سەرۆکیەتی کۆمار هەڵبژێرا لە قۆناغی دواترە سەرۆکاتی کۆمار داوا لە پەرلەمانەکە لە ماوەی 15 ڕۆژە کوتلی گەورە دیاری بکرێت کوتلی گەورەش عادەتەن ئێستا لە ناوماڵی شیعەیە جۆرێک لە دابەشبوونیە کێشە لە سەرم کوتلی گەورە چیە کوتلی گەورە پێگەێنێ ئەگەر کەوتلی گەورە پێگەندرا ئەوانیش ماوەی 30 ڕۆژیانە درێتێ بۆ کەسی کە دادرێ بۆی کابینەی حکوومەت پێگوێنێ بۆی کابینەکەی پێکبێنێ ئەگەر نەیتوانی ئەو کەسێکی ڕاستپێرن حکوومەت پێگوێنێ بەگشتی ئەمە ڕێگارە دەستوریەکانی بۆ پێگەێنانی حکوومەت بەڵام کۆی هەیە ئێستا بینین پرۆسی هەڵبژاردن تەواو بووە و دابەشبوونی ناوماڵی شیعەکان هەیە لە ناو کورد دابەشبوون هەیە لە ناو سونەکانە دابەشبوون هەیە و هیچ کوتلەیەکی هیچ لایەنێک سیاسی نەیتوانێت زورینە بەدەستبێنێ بۆی بتوانێت بخۆی بەتەنیا حکوومەت تەشکیلکە ئەمان بۆ چێمان بەبەوەی کە پێویستە لایەنەکان هاوپەیمانێتی بکەن دانووسان بکەن گفتوگۆ بکەن جا بۆ پێگەێنانی حکوومەت ئێستا ململانێکی تونند هەیە لە نێوان سوودانی و مالیکی بێتەوە بە سەرۆکگوزیران و سوودانیش داوای کردو بێتەوە بە سەرۆکگوزیران و ئامانجەکەشی هەر ئەوەیە بەڵام هیچ کامیان ئامادەنین سازشکەن دەرەنجامەکان چیمان پێ دەڵێن دەرەنجامەکان ئەوان پێ دەڵێن با بڵێن کورسیانی کە لە سوودانی و نزیکن ئەوانەی لە مالیکی و نزیکن زۆر ئێستا ئەوانی کە لە مالیکی و نووسین چوارچێوەی هەماهنگگیە زیاتر لە 120 کورسی ئەگەر حسابکی خۆیان کردوتەوە توانن کوتلەیەکی گەورەی پەرلەمانی پێکبێنن سوودانیش بۆ خۆی 46 کورسێکی هەیە کۆمەڵێک سینناریۆ هەیە بۆ ئەمە سینناریۆیەکەمەوەیە کاتێک کە سوودانی و مالیکی و جەماعەتی چوارچێوەی هەماهنگگی ڕێکەوە لە ناو خۆیاندا کەسێک کاندید بکەن یاخود یەکلایی بنەوە لە سەروی سوودانی بێتەوە بە سەرۆک کۆمار بەڵام سەرۆک وەزیران ئەوە کێشە نامێنێەوە بە ئاسانترین شێوە هەنگاوە دەستیرەکان ئەڕوا لەم قۆناغەیە کورد و سوننە ناتوانن کارتی توان نامێنێ گەر شیعەکان لە ناو خۆیان ڕێکەون و سوودانی بکەنەوە بە سەرۆک وەزیران ناتوانن گەمەی سیاسی بکەن و بە کەمترین داواکاری توانن بچنە ناو حکوومەتەوە بەڵام ئەگەر چوارچێوەی هەماهنگگی سوودانی ڕێکەوتن ئەمە ئەگەری زۆرینەیە پێم وایە سینناریۆیەکە لە سینناریۆ بەهێزەکان سوودانی و جەماعەتی چوارچێوەی هەماهنگگی ڕێکەون کەسێک کاندید بکەن کە لە هیچیان ئەنی کەسێکی
لەناو خۆیانە ڕێکۆن نەمالیکی بێ نە سوودانی بێ ئەوان کاندیدکەن بۆ سەرۆکوەزیران ناوی محەممەد تۆفیق عەلاوی هێندرێ ناوی قاسم عەرجی هێندرێ کۆمەڵێک ناوێنرێ بۆی بن بە سەرۆکوەزیران ئەمەش هاتن لە ماوەی لە دوای ساڵی 2023 تەنها مالیکی توانیوتی دووجار پۆستی سەرۆکوەزیران وەربگرێ لە ماوەی ڕابڕۆ بینیمان حەیدەر عەبادی کە کورسێکی ئەوتۆی نەبوو بە سەرۆکوەزیران سوودانی خۆی بۆ خۆی دوو کورسی هەبوو دواتر بوو کازمی هەر بە هەمان شێوەیە بۆیە زیاتر لەسەرەوە ڕێکەون کەسێک کاندیدکە ئەمە سینارۆ بە قوتەکەیە لە سینارۆیەکی تریشا ئەوەیە کە ئەم دوانە ڕێک نەکەون و مەسەلەن سوودانی و لەگەڵ بارزانی و حەلبوسی ئەو پەیمانی سێ قۆڵی پێک بێنن ئەمەش ئەگوانگەڕێنەوە بۆ هەمان سیناروی ساڵی 2020 کە سەدر هەوڵی بۆیە بۆەوەی کوتلی زۆری نەپێک بێنێ پێم وایە ئەم سیناریۆش دیسانەوە ڕۆبەڕوی شکستە بێتەوە توانای ئەوەی نیە لەبەرەوەی سەدر بە 73 کورسیەوە نەیتوانیە و هاوکێشەیەک لای بکاتەوە بێگومان سوودانیش ناتوانێت بۆیە لایەنەکانی چوارچەوەی هەمانگی بەدەر لە سوودانی ئەتوانن یاریەکە لە بەرژۆنی خوانە بە ئاسانترین شێوەیەک لای بکەنەوە یعنی پێت وایە ئەگەری بوونەوە بە سەرۆکوەزیرانی سوودانی تەنها لە وەکو دەڵێ لە دەرگای حوشەی چوارچەوەی هەمانگیەوە تێدەپەڕێ ئەوەی کە گرنگە غێریەوە ناتوانێت بەڵێ ئێران و هاوپەیمانەکانی کۆمەڵێک خاڵیان داناوە ئەبێت چوارچەوەی هەمانگی یەکگرتوو بێ وە کاندیدێک لە ناو چوارچەوەی هەمانگی بێتەوە بە سەرۆکوەزیران سێ ئێستا هەمویان بە ئاشکرا دژیەوەن کە جاری تر سوودانی بێتەوە بە سەرۆکوەزیران چوار ئێران و هاوپەیمانەکانی زیاتر پیان وایە کە نابێت سوودانی بێتەوە بە سەرۆکوەزیران لەبەر یەکۆکار لەبەرەوەی ڕەنگە لە داهاتووە هەم پێگەی بەقووەتر بێ نەتوانن جارێکی تر بێنەوە خوارەوە هەم سوودانی زیاتر نزیک بێتەوە لەبەری وڵاتانی عەرەبی و ئەمریکا ئەمە تەحەفوزی لایەنەکانی چوارچێوەی هەمانگیە لەسەر سوودانی بۆیە سوودانی بە هەموو شێوەیەک پێویستەکە بچێتەوە ناو چوارچێوەی هەمانگی لەگەڵیان ڕێکەوە جاوەیە کە خۆی کاندیدکەن و قەنەعەتیان پێ بکە ئەمە قورسە لەبەرەوەی مالیکی باشکرا و توێتی جاری تر نابێتەوە بە سەرۆکوەزیران یا خود ژاتی خۆی ڕاگەیانەوە یاخودەوەیە کە کەسێکی بەلایەن کاندیدکەن بۆ سەرۆکوەزیران ئەگەر بیتەوە سەر لایەنی ئەمریکاش ڕاستی ئێستا سوودانی وا دەرەکەوێت کە مارک ساڤایە نزیکە لە سوودانی و لە ناوماڵیە و خەریکی یادی لە دایکبوونیە کاتەوە بەڵام تا ئێستا سوودانیمان نەبینەوە دژاتی ئێرانیشکە یعنی ئەمە بە سوودانی بە ناڕاستەخۆ نەقینەوە بەری ئەمریکا سوودانیش ناو چوارچەوەی هەمانگی بووە و نزیک بۆ لە ئێرانەوە و هاوپەیمانی ئێرانیەکان بووە بۆیە ناکرێ مەشگرەوە لەسەرەوە بکەین کە سوودانی لەبەری ئەمریکایە ینی کەواتە توانیوێتی لە هەردوو بەرەکە باشە کورد لەم نێوەندەدا ئایا خۆی یەکلا بکاتەوە بۆ بەرێکن بێ ینی خۆی یەکلان نەکاتەوە و بزانێت چوارچەوەی هەمانگی چی دەکەن چونکە لە خولی پێشوودا جۆرێک لەوە دروست بوو ینی هەندێک لە هێزە کوردیەکان بۆ نمونە جۆرێک لەوەی کەوتنە بەرەی دژ بە چوارچەوەی هەمانگیەوە ڕاست ئەوەی کە ئەوسا بینی ناوماڵی کورد بەڕاستی پرتەوازەیە بەتایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراسیان تا ئێستا لەسەر حکومەت یاریمی کوردستان ڕێک نەکەوتون چجاوەی بە بەغدا بچن یەک لیز بن و یەک دەنگ بن ئەوەی کە زیاترە بینرێ یەکێتی نیشتمانی کوردستان لە ساڵی 2021 لەگەڵ ئەوەیە بوو کە یەکرێزی نیشتیمانی لە عێراق پارێزرێ تەنانەت سەدریش بێتە ناو هاوپەیمانی چوارچەوەی مانگی و حکومەت تەشکیل کرێ یەکێتی بۆ ئاڕاستەیەکی شاکەوەی کە من بینیمە پارتی دیموکراتی کوردستان هەرچەند لە ماوەی ڕابردوودا لە 2021 چۆ بەرەی سەدر بەڵام پێم وانێ ئەم جارە ئەو سیناریۆ دووبارە بکاتەوە لەبەرەوەی ئەزانێ لە ڕووی واقعی و عملیەوە لە پەرلەمانی عێراق پێی ناکرێ ماوکەشەیەک لای بکاتەوە بۆیە ناچێتەوە بەرەوە کە بزانێت بە دۆڕان لە ئەنجامێتە دەرەوە بەڵام ئەوەی کە گرنگە کورد چی بکە لەم مۆزوعەیە لە حاڵەتی دابەشبوونی ناو ماڵی شیعە کورد دەتوانێت یاری بکە کارتی گوشاری پێ زیاتر مافەکانی بچەسپێنێ زیاتر داواکارەکانی مسۆگەر بکەوە یەکگرتووی کوردیش لەمە زۆر گرنگە چونکە ئێستا ئەوەی کە بینی ناوماڵی کورد ئەوەی کە هەموو کورد خەریکێتی موچەیە تەنە لەناو عێراقا موچەمان بۆ دامیرێ بەڵام زۆر شتی تر هەیە کە پێویستە کوردیشی لەسەرکە یەکێک لەو خاڵانەکەوەی کە چۆن بتوانین پشکی کورد لە بوجا دیاری بکەین تا ئێستا لە بوجا پشکمان نییە لەگرتووە بتوانێت ئەم شارە بکە وڵای لە ئێستا یەکگرتوونیەوەی کە دیارە هاوکێشەکان پێمانەڵێن کورد یەکگرتوونی ئەگەر یەکگرتوو بە مافی زیاترمان بەدەستێنە وەک لەوەی ئێستا هەیە بۆ نمونە ئەوە مادەی سەوچ لە پەکی کەوتووە ئەوە پشکی پێشمەرگێ لەناو مەنزومەی سەربازی عێراقا کە هەم لە ڕووی چەک و موچەوە نەیتوانیەوە دابینی بکە هەم لە مەوزوعی پشکی بوجەکە باسم کرد نەیتوانیەوە پشکێک بۆ خۆی بچڕێ و تەنانەت لە موچەشە نەمانتوانیەوە یەکلایی بکەینەوە بەڵام ئەگەر بە یەکگرتووی یەکگوتاری بچینە بەغاوە کارتی تا هاوبەشمان هەبێت لە نێوان یەکێتی و پارتی خاستن پێکەوە پرۆژەی تایبەتیان هەبێت بۆ عێراق تەسەوڕەکەم بەشێکی باش لە مافەکان بەدەست بێنێ باشە کەواتە تا ئێستا بەرێکی وا بەهێز دیار نییە سەدر لەم دوورەوە چۆن لێ بڕوانین ئایا هەروە دادەنیشێ و حکومەت پێک بێ و ینی
هیچ وەکو دەڵێ پشکێوی تێدا نەبێ بە ناڕاستە و خۆش. ئەوی کە زیاتر لەسەر سەدر پێویستە بینە لە ساڵی 2021 و کشایەوە لە پەرلەمان و بەشداری نەکردوت بەشداری لەگەڵ کۆمەڵێک ناکەم کە بە گەندەڵی تۆمەتباریەکردنەوەمانە و ئەم جارە بەژاری هەڵبژاری نەکرد بەڵام زیاتر دەنگەکانی سەدر کە ئێستا بینین بۆ دوو لایەن سۆ زیاتر هەرچەند خۆی بایکۆتی هەڵبژاردنەکانی کرد بەڵام لەو پرۆسە شکستیانە کە پێی وابوو بەبێ بەشداریکردنی ئەو ڕێژەی دەنگدان زۆر باش نابێ بەڵێ لە سای 56 و پۆینت شتێکی تێپەڕانەوە کە ڕێژەیەکی معقولە بۆ عێراق ڕێژەیەکی باشە بۆیە سەدر نەیتوانێت بەدەفە بپێکێ جیا لەوەش بەشێک لە لایەنگەرانی سەدرەوەی کە ئیبینین دەنگیان ناوە بە دوو لایەن یەکێک لەوانە ئەوەی ئەمار حەکیمە یەکێک لەوانش قەیس خەزعەلیە ئەبینین کورسەکانی ئەوان زیاتر هەڵکشاون قەیس خەزعەلی لە 13 کورسیەوە بۆتە 26 کورسی ئەمار حەکیم لە 4 کورسیەوە ئێستا لەگەڵ هاوپەیمانەکانی بۆ بە نزیکەی 18 کورسی ئەم دەنگی سەدر چۆ بۆ ئەو لایەنانە و تەنانەت یەکی لەو هۆکارانی کە لایەن برد بۆ ئەوەی خەڵک ئاشکرانە بە سەدر بایکۆتی هەڵبژاردنی کردو و لایەنگرانی کردو بەشداری نەکەن پەنجەمۆری دەنگدان بوو یعنی ئێستا ئەم جارە کەوان چوین بۆ دەنگدان پەنجەمۆر نەبوو بۆ ئەوەی لایەنگرانی سەدر کە چوون بۆ دەنگدان ئاشکرا نەبن کە دەنگیان ناوە بە چ لایەنێک یاخود دەنگیان ناوە یاخود نا بۆیە سەدر لە ماو کێشەیە سەرکەوتوو نەبوو بەڵام ئەوەی کە ئێستا سەدر بەدەستێتی شەقامە ڕاستە سوودانی 46 کورسی بەدەستهێناوە لە ناو پەرلەمانی عێراقا بەڵام ڕەنگە 1000 کەسی لە ناو مەدان تحریرا بۆ کۆ نەبێتەوە بەڵام سەدر لە ڕووی جەماوەریەوە ئەتوانێت هەزاران کەس کۆ بکاتەوە بتوانێت فشار بکاتە سەر حکومت فشار بکاتە سەر دەسەڵات بەڵێ هێشتا و کارتی پێماوە و پێگەیەکی بەقوتی لە ڕووی جەماوەری هەم کاریزمایی خۆی هەم لە ڕووی دینیەوە پێگەیەکی بەقوتی و توانێت جۆرێک لە جۆرەکان فشار بکاتە سەر لایەنەکان ینی پێ دوایە تا ڕادەیەوەی هەڵبژارنەوەی پێشوەختە ڕووداتەوە باوەڕ ناکەم بە شێوە هەڵبژاردن ڕۆباتەوە لەبەرەوەی پەرلەمان بە ئاسانتری شێوە پێگێ لایەنەکان کورسیان هێناوە هەڵبژاردن کراوە و هەڵبژاردنێکی پاکیش کراوە تا ئێستا نەمانبینی هیچ لایەنێکی نێودەوڵەتی ناوخۆیش یعنی شتێکی وا بدۆزنەوە کە هەڵبژاردن خەوشی پێوەیە و تەنانەت ئەمریکاشی هەڵوێستی گرانەگرەوە کە هەڵبژاردنێکی تەزویری یاخودنا لایەنەکان کورسیان بەدەستهێناوە تەنانەت ئەو لایەنی کە ئەمریکا پێوەیە کە بەشداری هەڵبژاردن نەکا یاخود بەشداری حکومەتی داهاتوونەکان نزیکەی 60 کورسیان پێگەناوە گروپە چەکدارەکان ئەبینین قەیس خەزعەلی 26 کورسی پێگەناوە هادی عامری 90 کورسی هەیە کەتایبی حزبوڵڵاه 8 کورسی هەیە کەتایبی ئیمام عەلی 5 کورسی هەیە ئەمانە ئەگەر کۆیکەیتەوە لە ساژەی پەرلەمانیان هێناوە بۆی ئەمریکا هیچ کارتێکی بەدەستەوە نییە بتوانێت بڵێ ئەم گروپانەش ناتوان بەشداری حکومەت بکەن 60 کورسی زۆرە لە پەرلەمان ناتوانێت یاری پێ بکرێت توانێت لە پرۆژەکانە مەسەلەن پرۆژە تەقدیمکەن و لە هەندێک حاڵەتە مەسەلەن ڕێگری بکەن تەنانەت بۆ هەندێک پرۆژە بۆیە ئەمریکا هیچ کارتێکی بەدەستەوە نەماوە بتوانێت بۆی کە فشار بخاتە سەر حکومەتەکە بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر حاڵەتی ئەوە نەبێ ئەگەر لەم گروپە چەکدارانە بدا یاخود بە گورزی سەربازی یەکلایان بکاتەوە جا ئەگەری ئەوە پێدوانە گەرێکی دوور لەم حاڵەتە ئەگەرێکی زۆر دوورە لەبەر یەک شت وابزانم لەم هینە بوو لێرە بوو باسمان کرد باسیەوەمان کرد و هەمان شت تەرکیز مەسەڵ گەرمەی دەنگۆی لێدانی عێراق وتم بە شێوەیەک شتیوان نابێ لەبەرەوەی ئەمریکا ئەوەی کە پێیەکرێسە لە عێراقا تەنها لایانی سزادانی گروپە چەکدارەکانە لە ڕووی ئابووری توانێت سزای عێراق بدایە سزای گروپە چەکدارەکان بە بەڵام لە ڕووی هێرشی سەربازی و دوورە بۆ لەبەر ئەم گروپە چەکدارانە هیچ مبڕیرێکە نەداوەتە دەست ئەمریکا سوودانی لە ماوەی کە سەرۆکایەتی وەزیرانی کرد توانی عێراق بەرەوکەناری ئارەمی بەرێت تێکەڵی ئەو جەنگە نەبێت کە لێنویان ئێران و ئیسرائیل ڕوویە و ئەم گروپە چەکدارانە نەبن بە بەشێک بۆیە بە شێوەیەکی پراگماتی گروپە چەکدارەکانیش توانیان خۆیان پارێزن لەو پرشکاگری کە لە مەنتیقەکە هەیە بۆیە ئەو ئەگەرە دوورەکە باست کرد. بەڕێز کاکفەری دڵشاد توێژەری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنێ سپاس بۆ شیکردنەوەکان سپاس بۆ زۆر سپاس بە خێراتی.